جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندا بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. راپۆرتێک لەسەر مەراسمی چوارشەممە سووری لە شارەکانی کوردستان و ئێران، بەڕێوەچوونی مەراسمی تایبەتی نەورۆز لە قوتابخانەیەکی کچانە لە نایسەری سنا، ئازادی چوار بەندکراو لە شارەکانی جێولان و مەریوان، گرانکردنی نرخی کرێ تاکسی و مترۆ لە ساڵی 1403 و هەبوونی 1,800,000 شارۆمەندی بێداهات لە ئێران. درێژە هەواڵەکان. راپۆرتێک لەسەر مەراسمی چوارشەممە سووری لە شارەکانی کوردستان و ئێران. شەوی سێشەممە 22 مانگی ڕەشەممە مەراسمی چوارشەممە سووری وێ ڕایجێگیرکردنی هێزی سەرکوت لە شەقام و کۆڵانەکانی شارەکانی کوردستان و ئێران بە جۆش و خڕۆشێکی بێوێنە بەڕێوەچوو. بەپێوە ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە جای شەریفە جایەکی هەمیشە زیندوو ڕامین حسین پەناهی لە شەوی چوارشەممە سووریدا پەتی سێدارێ ئاورداوە و لە زۆر بە شارەکانی کوردستان بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. لە شارەکانی کوردستان و ئێران کشان و کوڕانی شۆڕەشگێر و ئازادی خواز بە تووڕدانی حەجابی ئیجباری وتنەوەی دروشم چوارشەممە سووریان لە هەموو گەلانی ئێران پیرۆزبایی کرد. لە گەڕەکەکان یەکباتان، گێشا و ئەوەلی عەسر کچان و ژنان بە دەور ئاگردا سەمایان کرد و لە شاری ڕەش خەڵکانێکی زۆر لە مەیدانی شارەزاری کۆبوونەوە و لەگەڵ موسیقا ڕەقس و سەمایان کرد. لە قەزوێن بنەماڵەی نەمەرە جەواد حەیدەری و کۆمەڵێک لە ئازادی خوازان لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە و لە کرماشان، ورمێ، ڕەوانسەر، دێولان، قوڕوە، بۆکان، سەقز، کامێران، مەهاباد، پیرانشار، دیواندەرە، سەردەشت، بانە، شنۆ و نەغەدە خەڵک بە جۆش و خڕۆشێکی بێوێنە لەسەر شەقامەکاندا هەڵپەڕین و دژ بە ڕژیمی ژنایەتکاری ئیسلامی دروشمیان وتەوە. بەڕێوەچوونی مەراسمی تایبەتی نەورۆز لە قوتابخانەیەکی کشانە لە نایسەری سنا. ڕۆژی دووشەممە 21 ڕەشەممە مەراسمێکی جوان و تایبەت لە قوتابخانەیەکی کچانە لە شارۆچکەی نایسەری سنا ڕێکخرا و قوتابیان با جلوبەرگی کوردی تیادا بەشداریان کرد. بە پێزانیاریەکان کشانی چاوگەشی نایسەر بە جلی ڕەنگاوڕەنگی کوردی، خوێندنەوەی سرود و سەماکردن بە دۆری ئاگردا شای و خۆشی خۆیان لە ئاسهاتنی سەری ساڵ و نۆرۆزی سەرکەوتن بەسەر تاریکی و زوڵم و زۆردا نیشاندەوە. بێبەرەبوونی حەوت دەستبەسەرکراوی بزوستنەوەی ژینە لە تۆمەتی مەحاربە. لە ڕۆژانی ڕابردوودا کاروان شاهی پەروانە، فەریاد حەمزە شور، فەرزاد مەحەممەدپور، شەهرام مەعروف مەولا، ڕەزا ئیسلام دووست و دووبرا بەناوەکانی فەرزاد و فەرهاد تاهازادە لە دوایین کۆبوونەوەی لێپرسینەوەی لە قیسە دادگای ئینقلابی ورمێ لە تۆمەتی مەحاربە بێبەریکران. دوایین دانیشتنی ڕاگەیشتن بە تۆمەتەکانی ڕەزا ئیسلام دووست، فەرزاد تاهازادە، شەهرام مەعروف مەولا، کاروان شاهی پەروانە، فەریاد حەمزە شور، فەرزاد مەحەممەدپور ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەممەی 1402 لە دادگای ئینقلابی ورمێ بەڕێوەچوو. بە پێزانیاریەکان تەواوی کۆبوونەوەکانی لێپرسینەوە لەسەر تۆمەتەکانی ئەو بەندکراوانە بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوەچووە و ڕێگەیان نەداوە پارێزەرەکان بەشداری تیادا بکەن. ئەو بەندکراوانە پێشتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە مەحاربە تۆمەتبارکرابوون و لە ماوەی بەندکردنیاندا بەردەوام لە ژێرە شکنجەی دەرونی و جەستەیدا بوون. برینداربوونی چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و هەورامان. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 21 و 22 ڕەشەممەی 1402 چوار کۆڵبەر لە سنوورەکانی هەورامان و بانە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی لێزان لەلایەن حرەس حودودی عێراق و تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی بریندارکراون. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز بەیانی سێشەممە کۆڵبەرێک بە ناوی مەنسوور عەزیزی تەمەن 35 ساڵ بەهۆی بەربوونەوە لە بەرزای بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. هەمان ڕۆژ کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە ناوی زانیار ئیسماعیلپور تەمەن 30 ساڵ پاش دەستبەسەرکردنی لەلایەن حرەس حودودی عێراق لە سنووری هەنگەژاڵی بانە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا بە جۆرێک کە دەستێکی بە سەختی بریندار بووە. شەوی دووشەممە هێزەکانی هەنگی مەرزیبانە کۆمەڵی کۆڵبەریاندایە بەردەست ڕێژی گولە و
لە ئەنجامی ئەو هێرشەدا دوو کۆڵبەر بەناوەکانی سەید ئەنوەر هاشمی تەمەن 40 ساڵ و ئەنوەر قەدەمی تەمەن 42 ساڵ خەڵکی گوندی دەرە پەموانی سەقز بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. ئازادی چوار بەندکراو لە شارەکانی دێولانە و مەریوان. ڕۆژانی دووشەمە و سێشەمە 21 و 22 ڕەشەمە سێ هاوڵاتی خەڵکی دێولان بەناوەکانی پێدرام، زۆبەیر و عەباس حسەین پەناهی و هاوڵاتیکی خەڵکی مەریوان بەناوی دانا لەنجابادی بە دانانی وەستێقە لە زیندان ئازادکران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، پێدرام، زۆبەیر و عەباس حسەین پەناهی کە ڕۆژی 26 ڕێبەندانی ئەمساڵ پاش دیدار لەگەڵ بنەماڵەی محەممەد فرامەرزی دەست بەسەرکرابوون، ڕۆژی دووشەمە بەدانانی وەسێقە ئازادکراون. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەمە دانا لەنجابادی چالاکی مەدەنی خەڵکی مەریوان کە ڕۆژی سێشەمە یەکی ڕەشەمە لەلایەن هێزەمنیەکانەوە ڕەفێنرا بوو پاش لێپرسینەوە بەدانانی وەسێقە و بە شێوەیە کاتی ئازادکراوە. ناڕزایەتی کارمەندانی بێهداشت لە چابەهار. ڕۆژی سێشەمە 22 ڕەشەمە کارمەندانی شەبەکەی بێهداشتی چابەهار لە ناڕزایەتی بە نەجەنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی هاڵبەش، کارمەندانی شرکەتی شەبەکەی بێهداشتی چابەهار ماوەی 7 مانگ هەغدەست و مەزای دواخراویان هەیە و لە زۆخێکی خراپدا ژیان بەسەرەبەن. بە وتەی ناڕازیان بەرپرسانیەوە ناوەندە دەوڵەتیە بە بیانووی نەبوونی بوجە هەغدەستی کارمەندانی شرکەتیان دواخستووە و ئێستا وەڵام درەوەی داواکاریەکانیان نین. پڵۆمکردنی دوو یەکەی سنفی لە جەهرۆم. لە ڕۆژانی ڕابردوودا دوو یەکەی سنفی لە شارستانی جەهرۆمی سەر بە پارێزگای فارس بە بیانی و ڕەشاونەکردنی حجاب پڵۆم کراون. بە وتەی سەرۆکی ئێدارەی سەنعات، معدەن و تجارەتی شارستانی جەهرۆم، هۆکاری پڵۆمکردنی ئەو دوو یەکە سنفیە لە بەرچاو نەگرتنی یاسا شرعیەکان بووە و بڕیارداوە کە هەموو کافیشاپ، کافەتریا و قاوەخانەکان لە مانگی ڕەمەزاندا نەکرێنەوە. پێشتریش لە شاری سنە سێ یەکەی سنفی و 35 پێیجی ئینستاگرامی بە هەمان بیان و لەلایەن ئێدارەی ماکێنەوە داخرابوون. گرانکردنی نرخی کرێ تاکسی و مترۆ لە ساڵی 1403. شۆرای شاری تاران لایەحەی چوونەسەرەوەی نرخی بلیتی ئامێرەکانی گواستنەوەی گشتی ئەو شارەی لە ساڵی 1403 پەسەند و با ڕێکخراوەکانی قەتاری شاری، تاکسیڕانی و شرکەتی واحد ڕاگەیاندووە. جعفەر تەشکوری هاشمی ئەنجامی شۆرای شاری تاران ڕۆژی سێشەمە 22 ڕەشەمە ڕایگەیاند نرخی چوونەژوورەوەی مترۆ 16%، نرخی ئۆتۆبوسی BRT 21% و ئۆتۆبوسی عادی 30% بە نسبەت ساڵی 1402 گران کراوە. بە پێوە بڕیارە نرخی بلیتی مترۆی تاران کە ئێستا 3300 منە لە ساڵی 1403 بۆ 4300 من هەڵکشەوە. ناوبراو هەروەها وتی نرخی کرێ تاکسی لە 45 زیادی کردووە و نرخی مەسیرەکان با ڕێکخراوی تاکسیڕانی ڕاگەندراوە. دووە هەواڵ هەبوونی 1,800,000 شارۆمەندی بێداهات لە ئێران. عەلی ئاقا محەممەدی سەرۆکی گروپی ئابووری دەفتەری عەلی خامنەی ڕۆژی سێشەمە 22 ڕەشەمە ڕاگەیاند 1,800,000 کەس لە 2020 گەڕاکی ئێراندا هیچ داهاتێکیان نییە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم جیا لەو 1,800,000 کەسە 5 ملیۆن کەس لە جۆخێکی دژواردا ژیان بەسەرەبەن و منداڵەکانیان هاوکار لەگەڵ خوێندن ناناوەری خێزانەکانیانن. زۆربەی منداڵەکان توانای بەشداری لە کۆنکوریان نییە و بەشێکی زۆریان وازیان لە خوێندن هێناوە. وتەکانی ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدایە کە ناوبراو مانگی گۆڵانی ئەمساڵ وتبووی 19,700,000 کەس لە جەمعیەتی ئێران لە ئیمکاناتی سەرەتایی وەکو مەسکن، کار، پەروەردە تا 12 کۆتایی، خۆراک و پێوشاک بێبەشن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەسوودە.